باس لە کۆڕێک ئەکات کە بۆ بابەتێکی گرنگ یاخود بۆ کارەساتێکی گرنگ کە لە کوردستان ڕووی داوە و مێژوویەکی تراژیدی هەیە بۆ کورد باز دەکەم. بێگومان زۆر جار فۆتۆیەک یاخود گرتەیەک جیهانت هەژێنێ یاخود ئەتوانێت جیهان بەهەژێنێ یاخود دەبێتە لۆگۆیەک بۆ ناساندنی زۆرێک لە کارەساتە گەورەکان. بێگومان فۆتۆ یاخود گرتەی عومەری خاوەریەکێکە لەو فۆتۆیانەی کە کارەساتی بۆمبارانکردنی هەڵەبجەی با بڵێن بە جیهان ناساند و چیرۆکی پشت ئەو فۆتۆیە بۆتە یەکێک لەو چیرۆکانی کە لە جیهاندا دەنگدانەوەیەکی زۆری هەبووە. بێگومان لە ئێستادا کۆڕێک بۆ دکتۆر ئەحمەد ناتقی فۆتۆگرافەر ڕێک دەخرێت کە بێگومان لە کۆڕەکەدا یاخود کۆڕەکە بۆ ساڵیادی بۆمبارانکردنی هەڵەبجە ڕێک دەخرێت کە با بڵێن خاوەنی گرتەی بەناوبانگی عومەری خاوەر باس لە با بڵێن کورتەیەک لە ژیانی خۆی و هەروەها ئەزمموی کارکردنی خۆی و هەروەها با بڵێن ئەو چیرۆکانی کە لە پشت وێنەکانەوەن یاخود چیرۆکی پشت وێنەکان زیاتر باز دەکات. بێگومان چەندین بەڵگەنامە و هەروەها شێوازی کاری میدیایی لا سەردەمی بۆمبارانکردنی هەڵەبجەدا دەخاتە ڕوو. لەقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە هاوکاری دەستگای میدیایی جام کوردی بۆ ساڵیادی بۆمبارانکردنی هەڵەبجە کۆڕێکی بۆ فۆتۆگرافەری نێودەوڵەتی و خاوەنی گرتەی بنەوبانگ عومەری خاوەر ڕێخست کە تیایدا وێڕای پێشکەشکردنی کورتێک لەسەر ژیان و ئەزمموی کارکردنی ئەو فۆتۆگرافەرە دکتۆر ناتقی چەندین بەڵگەنامە و شێوازی کاری میدیایی لە سەردەمی بۆمبارانکردنی هەڵەبجەدا خستە ڕوو.